نەخۆشخانەی مناڵبوونی فریاکەوتنی سلەیمانی یەکێکە لە نەخۆشخانە ئێمێرجنسیەکان کە لە ماوەی 24 سەعاتە دەرگای کراوەیە بۆ پێشوازیکردن لە هەموو جۆرە نەخۆشێک لەو نەخۆشانەی کێن پێویستیان بە داخڵبوون هەیە لەگەڵ ئەو نەخۆشانەی کێن بۆ ئیستیشاراتی طبی واتە نەخۆشیەکان پێویستی بە داخڵبوون نییە. لە 4 ڕۆژی جەژنە ئامارەکە تەنها هیچ 4 ڕۆژی جەژنە 107 مناڵبوونمان هەبووە لە نێوانیانە 50 کوڕ بووە و 57 کچ بووە. ژمارەی ئەو نەخۆشانەی کە سەردانی نەخۆشخانەیان کردو بەس بۆ کۆنسەڵتەیشن واتە بۆ ئیستیشارەی طبی 366 نەخۆش بووە. مناڵبوونی سروشتیمان 78 بووە، مناڵبوونمان بە نەشتەرگەری 28 بووە کە دیسانەوە ئێمە بە شانازیەوە باسی ئەوەکەین کە مناڵبوونی سروشتی تاقە شوێنین لە سلەیمانیە کە هەتا ئێستا تەنها نەخۆشخانە حکوومیەکانە کە مناڵبوونی سروشتی بە تەواوەتی تیاماوە و ژمارەکەی هەمیشە زیاترە لە مناڵبوون بە نەشتەرگەری. هەروەها سۆنەرێکی زۆر کراوە کە دەوری 80 نەخۆش 41 کەس لە خودەج مناڵ داخڵ بووە. ئەمانە ئامارەکانی 4 ڕۆژی جەژنن. هەر کەسێک بێ بۆ نەخۆشخانە شەو و ڕۆژ ئێمە بەشێکی ئیستیشاریمان هەیە وەکووتم کە پزیشکی لێیە و پزیشکی ئەخسائیش بە ڕۆژیش و بە شەویش دانیشێ لە ئیستیشارێکە ئەو نەخۆشانەی کەیەن ئەگەر پێویستیان بە داخڵبوون بێ لە وەختی مناڵبوون نابوون یاخوا نەخواستە شتێکی نەخوازراوی کتوپڕیان هەبێ وەکو نەزیف وەکو هەر حاڵەتێکی تری کتوپڕی مناڵبوون و ژنان و مناڵبوون هەمیشە لێرە داخڵ ئەکرێن وەچی پێویستە بۆیان ئەکرێت لە نەشتەرگەری بێت لە داخڵکردن بێ لە کۆنتترۆلکردنی وەزعەکانیان بێ ئەوانەیان بۆ ئەکرێ ئەوەشی کە پێویستی بە داخڵبوون نەبێ عیلاجی بۆ ئەنووسێ ئەچێتە ماڵەوە. ئەمە لە ڕۆژانی پشووەکانە. لە ڕۆژانی کە پشوو نییە شتی لەوە زیاتریشمان هەیە بۆ نمونە هەندێک کلینیکمان هەیە هەندێک لیجنەمان هەیە کە دانیشن بۆ بڕیاران لەسەر نەشتەرگەری ئەمانە تەنها لە ڕۆژانان کە پشوو نییە.